بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین زۆر جار کاتێککە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین پەیوەند ئەبینین ماڵەکان پڕ ئەکرێت لە دنیایەک خواردن پیاوی ماڵەوە دنیایەک خواردن ئەکرێت برنج و گۆشت و هەمووی دووسێ ئەوەنەی با بڵێن مانگەکانی تری ساڵ لە ماڵەوە دابینی ئەکات بەوەی کە لە ماڵەوە هیچ شتێک کەم و کەسری نەبێت یاخود بۆ نمونە کاتێک ئێواران دێتەوە لەگەڵ دەستیا دنیایەک خواردن ئەهێنێتەوە کە ئەبینیت کاتێک سفرەکە ڕائەخرێت و ڕۆژوەکە ئەشکێنرێت یان بە درێژایشەوە هەتاکو کاتێکە پاشێ و ئەکەن خواردنەکە ئەوەنە نییە واتە بەداخەوە بەشێکی زۆری ئەو خواردنانە نەک بەکار ناهێنرێت بەداخەوە دواتە فڕێ ئەدرێت چونکە ناتوانێت دووبارە زۆر جار بەکاری بهێنیتەوە. لە کاتێکا لەوانەیە ئەمە لەگەڵ فەلسفەی ئەم مانگە پیرۆزای یەک نەگرێتەوە ئێمە لە تەوری ئەم بەشەمان قساکەین کە بەڕاستی فەلسفەی خواردن بەکارهێنانن مامەڵەکردن لەگەڵ خواردن بڕی ئەو خواردنی کە دابینی ئەکەیت بۆ ماڵەوە ئەبێ بە چ شێوەیەک بێت بۆی کە ئەم هەموو خواردنە بە پێچەوانەی فەلسفەی مانگەکە بە فیڕۆ نەدرێت و فڕێ نەدرێت و هەروەها چۆن ئەم مانگە دەرفەتێ بکەیت کە تۆ کاتێک خواردنێک لە خۆت بە ئەندازەی خۆت بەکاری هێنیت و خواردنە زیاکە ئەگریتەوە ئەمە بخیتە خزمەتی کەسێکی بەهانەی کەسێکی ترۆ بچیت بۆی کە سفرەکەی ئەو دەوڵەمەند بکەیت لەسەر ئەم تەوەرایە دوێن بە میواندارەتی بەڕێز دکتۆر حەسەن سابر بەڕێزی مامۆستای زانکۆن و شارەزا لە بواری ئاین و زانستە ئیسلامیەکان جەنابی مامۆستا دکتۆر حەسەن زۆر بەخێر بێت سپاس بۆ بەڕێزت هەر لە ئەمەوە دەست پێ بکەین کە لە ئەم مانگە پیرۆزەیە فەلسفەی مانگی ڕەمەزان بۆ خواردن چییە؟ ئەوەی کە ئێمە خەریکین مامەڵاکەین فەلسفە دروستەکە لی تێگەیشتن یان تۆزە بە هەڵە خەریکی نەڕۆین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەڕێزت بۆ ئەم دەرفەتۆ بۆ ئەم بەرنامانە تەمەەن ئەم بەرنامانە زۆر پێویستە بەڕاستی بکرێ بە تایبەتی لەسەر خواردن کە لە ڕەمەزانە بۆی ڕۆژودانراوە بۆی ئینسان تۆزێ لە خواردن و خواردنەوە کەم بکاتەوە تا تەندروستێکی باشی بۆ بگەڕێتەوە و دوایەوە لە ڕەمەزانە لاشەی قورس نەبێ و جسمی قورس نەبێ بە خواردن و خواردنەوە بە شێوەیەکی وان نەتوانێت نوێژەکانی بکە یان نەتوانێت هەڵسوکەوتکان ناو ماڵەکەیە چونکە ڕۆژوو لە ڕەمەزانە بۆ ئەوە نییە کە ئێستا ئێمە لێ تێگەیشتون خۆمان بەعام خەڵک کە ئێواران ڕۆژوو ئەشکێنین تەمان دڵمان خۆشە بە ڕۆژشکاندەکە بەڵام بەڕاستی داوامە لێ نەکراوە تۆ بچی خواردنێکی زۆر ئامادە بکەی و دوایی نایشی خۆیت نایشی خۆی وەلا تەمەەن جاران ئەگە عادەتێکی جوان هەبوو دراوسێ بۆ دراوسێ شتی ئەنارد و بەبێ یەکتە خواردنیان نەخوای سا ئەوەش نەماوە چونکە بۆ بەلانێ بەکەم سێری خواردنە خۆی بکاڵە عیبە بانەی نێرم بۆ ماڵە بۆیە بەڕاستی ئەوە لە ڕەمەزانە ئەگەر بێتە سەر سیرکردنی لە ڕوانگەی شریعەتی ئیسلام و لە ڕوانگەی فەرمودەکانی پێغەمبەری خوا و قورئانی پیرۆزەوە ئەچێتە بابی ئیسرافەوە یعنی بە هیچ جۆرە دروست نیە ئیسرافیش نەهی لێکراوە نەهیکردن یعنی نابێ بە هیچ جۆرە بیکەی بەڕاستی زۆر باشە هەمیشە ئەوەی کە ئێمە لە ناو دینی ئیسلامی شعبیستین کە مانگی ڕەمەزان بۆ ئەوەیە کە ئێمە هەست بە برسێتی کەسانی دیکە بکەین هەست بە برسێتی ئەوانە بکەین کە هەژارن ئێمە لەوانەیە لە ماڵەوە لەسەر سفرە خوانەکەمان ئێوارە چەندەها جۆر شیرینی و خواردن و بە شەربەتی شە بگرێت جۆراوجۆی لەسەر بێت بەڵام بیت بکەینەوە کە خێزانێک هەیە لەوانەیە خواردنی نەبێت کە بۆ شێوازە بڕا کە بتوانێت ڕۆژوەکەی پێ بکاتەوە تەمان ڕۆژوو یەکێ لەو پرسیارانەی کە ئەکرێ لە مامۆستایانی ئاینی یا لە سۆسیال میدیاکە ئەرزەکرێ ڕۆژوو بۆچی فەرز کراوە ڕۆژوو تەنها بەس بۆ لایەنە عیبادەتەکەی نییە یا تەنها ئەجرێکی تیابێ بۆ خاوەنەکەی ئیتر هیچ سوودێکی تری نەبێ نەخێ ڕۆژوو بۆ ئەوە فەرز کراوە کە تۆ کۆمەڵێک یعنی حکمەتی گەورەی تایە کۆمەڵێک شت بیرە خاتەوە یەکێ لەوانە تۆ کاتێک کە برسی دەبێ بەهۆی ئەم برسێتیەوە برسێتی خەڵکی بیرەکەوێتەوە ئیتر مەگەر کەسەکە خۆی گێڵکا و گوێنەداتێ ئەینا برسێتی کە خۆی برسیە بێ ئەبێ برسێتی خەڵکی بیرکەوێتەوە ئەبێ برسێتی بەرەو دراوسی بیرکەوێتەوە ئەبێ برسێتی خزم و کەسکاری خۆی هەیەە ئیمکانەتیان نییە طبعا ناکرێ ئەم بچێ بە ئارزی خۆی سفرە بڕازێنێتەوە و
و خزمەکەی خۆی یا دراوسەکەی یا هاوڕێکەی یا هەر کەسێکی تر بێ کە ئەزانێت ئەو خواردنەی نییە ئەو وەزعی نییە بۆیە بەڕاستی ڕۆژوو ئەبێ ئەو لایەنیشی لەبیر نەکەین کە برسیمانە بێ ئەبی ئاگامان لە برسێتی خەڵک بێ و گرنگی بە برسێتی خەڵک بدەین و مراعاتی شعور و هەستی خەڵک ڕا بگرین نەچین بەجارە کۆمەڵێک خواردنی زۆر دروستەکەین و دوایی عەرزەکەین لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە و یعنی بە شێوەیەک پیشانی خەڵکێنێ کە کەسانێکن نانی ئێواران نییە پارەیان پێ نییە ناتوانن بەکو پێویست خواردن بۆ خۆیان دروستکەن گوێم لێ بوو یعنی مامۆستایەک یەکێ لە براک تەلەفۆنی بۆ کرد وتی مامۆستا من بە ڕۆژوو نابم تی بۆ بە ڕۆژوو نابی تی لەبەرێ من ئێواران نانم نییە پێی بشکێنم بەڕاستی هەرنەیشی بوو وتی من ئێواران نانم نییە پێی بشکێنم خواردنێکی وام نییە ئەو ڕۆژێکە پارەم هیچ نەکەم پارەم نییە ئەبێ شت دروستکەم و شت بخۆم بۆیە زۆر جار ناچارە من بە ڕۆژە نەبم بۆیە ڕۆژوش زۆر گرنگی بیانەوە کە ئینسان کە برسی ئەکا ڕۆژوو ئەبێ برسێتی خەڵکی لە یاد بێ و ئەبێ ڕەچاوی شعور و هەستی خەڵکی برسی بکە و پۆز لێ نەدا بە خواردن و سفرە و خوانەکەی و سێڵڤی و مێڵڤی لەسەر نەگرێ و یعنی کۆمەڵە شتێ جوان نییە تۆ سفرەکە ڕازانێتەوە و بەدایان جۆر خواردن و دوایی ناوی خوایش نایەنێ کە بڵاوی چێکەنەوە ناڕێن الحەمدوللا ئەمە بە شێوەیەکی وا کە ئیستیفزازی خەڵکەکەن تەمان نەبێ برسێتی خەڵکمان بیر بێ چونکە یەکێ لە دەرس و لە واجبەکانی ڕۆژوو برسێتیە تایبەتی لە ئیسلامە تۆ گە برسی بێت و تۆ خۆت تێر بێت و دراوسەکە برسی بێ ئیمانت دانەمەزراوە ئیمانت نییە باوەڕت نییە ڕۆژەکەیشت خەلەری تێکەوێ نوێژەکەیشت خەلەری تێکەوێ مامۆستا کەسێک کە لە ئەم مانگە پیرۆزای بە فەرمودەی جەنابەت ماڵ دراوسەکەی لەبیر نەکات ئەگەر خواردنێکی دروست کرد بزانێت ئاگای لێبێت چەند ماڵێک لەوانەیە لە دراوسێتیەوە هەبێ پێویستیان بەوە بێ دەستگیرۆی بکرێن بەشی ئەوانش خواردن بنێرێت ئەمە لە ڕووی ئاینیەوە چۆن با بڵێن دەقە ئاینیەکان باسی ئەماکەن فرموديكي في غنبري خواهي صلى الله عليه وسلم بخزانكين فرمي إذا طبختم مرقة فأكثروا ماءها هر كاتي شليك تان لنا با آوي زور تبكن بوي بينيري مو برو دراوسي يعني خواردن نار خوشتني هلا بروي خواردني نبي زور جار يعني اوكو هدية دعاء وبراسي خوشويسي دروزكا يعني والد هردو لا جايوا چاوەڕێک ترەکەن بەش دەزانین چی بۆم بۆ یا چی بنێرین جاری وایە شتێکی زۆر جوانە بۆی نەکراوە دروستی بکەم بەڵێ یا ئەو مەسەلەن ئێستا بە تایبەتی زۆر جار هۆکارێکی بۆ دروستبوونە خۆش بۆ لە عیادە بووە یا نەیتوانیوە خۆی تەبادولی خواردن ئادابێکی زۆر جوانی پیرۆزی ئیسلامە لە ئیسلامە تا چەند دراوسێت تا چل تا تۆ حەوتی حساب بکە ئەگە بتوانی ئەو تەبادولە هەبێ لە ناردنی شۆربایەکی کە بۆ ڕۆژ و شکاندن یعنی هەر شۆربایەک سوپێک زۆر زۆر گەورەیە زۆر بۆیە لە ئیسلامە زۆر گرنگی دراوە بەوە یعنی زۆر زۆر گرنگی دراوەەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چجا خواردنی دروست کردبێ ناردێتی بۆ دراوسێک یا دراوسەکانی بۆیان ناردووە و هەموو کاتە فەرمێتی هەر کاتێ شتان لێنا زۆر لێ بنێن زۆر لێ بنێن مەبەستی نییە بێنێت تۆ دوای فڕێبی بۆ خوانەی خۆت يعني هەڵ ببینێنە بۆ بەر و دراوسێ ئیتر ئایا و دراوسێ فەقیر بێ ئەجرەوە فەقیریش نەبێ خۆشەویستی ڕێز و تەقدیرە بۆی زۆر باشە اینجا ئێمە هەمیشە باس لەوە ئەکرێت لەوەی کە بە تایبەتی لە ئێستا ئەمە لە قەیرانێکی ئابووریان وەک لەوەی کە ئەبینین موچە لە کاتی خۆیان نایەت بە تایبەتی کە ئەچێ ناو مانگی پیرۆزی ڕەمەزانەوە کە کۆمەڵێک پێداویستیە لە هەندێک لە خێزانەکان بووە بە ئەرک و ئەڵێ من ئەبێت هەردابینی بکەم بۆ نەخواردنەکەیە کە وردە وردە نزیکی جێژ نەبینەوە کۆمەڵی پێداویستی دیکەشی یەتە سەر کەواتە تا چەند گرنگە مامۆستایانی ئاینی بە تایبەتی لە مینبەرەکانەوە لە وتاری هەینیا بتوانن کار لەسەر ئەوە بکەن کە بەڕاستی هەندێک پێداویستی هەیە گرنگ نییە ئەگەر نەشکرێت ئەتوانێت بەلایانی ئیسرافەکەیەوە مامەڵی لەگەڵا بکرێت طبعا بەتایبەتی ئیسرافکردن دروست نییە کول وەشڕەبوو وەلا توسریفوا بخۆن و بخۆنەوە لە حەڵاڵ بەڵام ئیسراف مەکەن من لەوانەیە بە پەرداخێک برنج بڵێن بەش بکە بۆ منە چم دە پەرداخ لێ بنێم یا مەسەلەن ئێستا جۆرە گۆشتێک لێ ئەنێم
جۆرەکەی تر ئەگەر لێمنا بە ئەندازی ئەوە لێ بنێ بخورن نمێنێتەوە چونکە بەڕاستی خواردنمانەوە یعنی تۆ محاسبەکەی لەسەر لە ڕۆژی قیامەتە ئەو خواردنی کە تۆی خۆی بەکارێنی هەرخوای گەورە خۆی لە قورئان نافەرمێ وسوف ولتسألون يومئذ عن النعيم ئەو لەزەت و خۆشی کە تۆ تاژی لە ڕۆژی قیامەتە هەر پرسیارت لێ ئەکرێ پرسیار لێ کرێ بۆرێ لە شریعەتی ئیسلامە یعنی پێویست ناکات زەختکردن ماڵەکە زەخت لە خۆی بکە بۆی کە کۆمەڵە هەموو ئێوارە کۆمەڵی خواردن دروست بکە و بەڵام تەئسیری مادی لێ بکە وای لێ بکایتن لەبەرەوەی کێسە بە تایبەتی کاتێکە کە بەداخەوە یعنی موچە نەدراوە موچە نییە کە وایە لە ڕەمەزانە نەک موچە کۆمەڵە ئیکرامی و کۆمەڵە حەوافز هەبوایە بدرایە بە خەڵک و خەڵکان بدرایە بۆی کە ڕەمەزانەکەی بە خۆشی بەرە لەبەرەوەی کە موچە دوا ئەکەوێ موچە نییە هیچ پێویست ناکە زۆر تەکلیف لە خۆت بکەی خواردنی زۆر لێ بنی خواردنی زۆر دروستکەی و دوایی فڕێشی بی و ئەمڕۆ بە تایبەتی جەنابتان ئەزانم کارەساتێکی گەورە لەوایە کە جاران ئەو خواردنەی کە کۆ ئەکرایەوە نە ئەخرایە سفرەی سەفەری و بە سفرە سەفەرێکەوە فڕێ بدرێ کە ئەوە ئەو پەڕی تاوانە بەڵاستی چکە ئەو خواردنە ئەو پاژماوەی جاران ئەندرا لە شوێنێکی دەرەوەی لادیەکانیان لە ماڵەکان دانرا کۆمەڵی ئاژەڵ وەکو پشیلە وەکو دوو لە ڕێەوە مەسەن سەگ ئەمانە ئیسفادەیان لێ کرد ئێستا ئەوەیشی نەماوە ئەنجە دوای ئەمێ بە نەخۆشی بۆیە هیچ جوان نییە ینی تۆ حەدیثە فەرمێن نهینا عن التەکەلف یعنی ئەوەی کە من توانام هەبێ بیکەم با من عیبەی خەڵک و لۆمەی خەڵک و وا خۆم پیشامە کە فەقیرنی و ئەمانە خێنە ئەولاوە هیچ پێویست ناکە پێت عیب نەبێ منەوە نەم بۆ دروستەکرا ئەو نەژەتوانم بۆ میوانیش و بۆ خۆم دروستکەم ئەوە شەرعیە نەک زەخر لە خۆی کە ماوەیەک تر لەوانێت تووشی قەرز بن تووشی عیب و عار بن تووشی قسە بن هیچ پێویستەکە ئەو کرێ ئیسلام نەهی لەو جۆرە شتانە کردەوە بەڕاستی جنابێک مامۆستا دکتۆر حەسن بەڕازێت هەر لە قسەکانتە ئاماژە بۆکردبوون و هەندێک کەسێ بەداخۆ سەلفی ئەگرێ وێنەی سفرەکەی ئەگرێ دای ئەبەزێنێت هەندێک جاران نووسە لەخوا بەزیابێ بەڵام بێگومان ئەو کەسانەی کە بینەری ئەو فۆتۆنەن زۆر جار ئەگەر دەستی شەمڕۆ هەندێک جار لە وەختا دەستی ناڕوە ئەو خواردن دروست کە ئەشتیایە چێتە سەری ئارەزوی چ بگابەوەی کە نەتوانێت دروستیش بکات لە ڕووی ئابوووریەکەوە ئەمە لە ڕووی شەرعەوە ئایا بۆ نمونە ئەمە ڕێگە پێدراوە یان لەوانەیە هەڵە بێت با بڵێن ڕێگە پێدراو نەبێ ئەوە تۆ خواردنێکت هەیە بڵاوی ئەەکەیتەوە بێ ئەوەی کە گوێ بێ لەوانەیە کەسێک بۆی نەکرێت ئەمە دروست بکە منافەسە لە ئیسلامە دروستە بەڵام منافەسە لە شتی باشە لە مەسەلەن لە منافەسەیە لە عیلمە منافەسە لە خێرکردنە منافەسە لە ئێتیزامی دینە بەڵام منافەسە دروست نییە لە منافەسی دراوسێکە بکەی خواردنێکی زۆر دروستکەوی پیشانی خەڵکی بی بڵێ ئێمە لە ئێوە زیاتر خواردنمان دروست کردووە یا هاوڕەیەکی ئاپە تایبەتی خوشکان و دایکان ئێستا بەداخەوە یعنی هەر ناخۆشمانە ئێمە شەمانە ئەچن کە داوەتێکەکەن یا خواردنیەکەن و ئەم سێلفیگرتن و ڕسمگرتن و بڵاوکردنەوەی ئەم شتە کارێکی زۆر زۆر ناشەرعیە و عەزیەتدانی شعور و هەستی خەڵکە و دروست نییە تۆ دڵی خەڵک عەزیەت بی چکە بەڕاستی دڵ کانگا و مەرجعی تەقوا و عیبادەت و شوێنی پەروەردگارە هەر دڵێک کە تۆ عاجزت کرد خوای گەورە پێی ناخۆشە و مەلایکەتیش بەڕاستی یعنی بۆ کەسە ئەڵێ کە ئەم دڵی بۆچی عاجز کردووە لەبەرەوەی کە خوای گەورە عاجزیەکاتەوە چکە بەناحەق هەیە بۆ پۆز لێدان و هەیە مەسەلەن بۆ عەرزی خۆیەتی ینی کەسەکە خۆی ئێوە بەنای خواردنەکەەوە عەرزی خۆشی بکە یا عەرزی ماڵەکەی بکە ینی کۆمەڵە شت هەیە هەر هەمووی لە عاداتی دین و لە عورف و عادات و ئاداب و نەریتی ئیسلام نییە بەڕاستی بۆتە عورف و عاداتی کوردەواری خۆمانە کە بتوانین ئێمە وەکو موسڵمان بە تایبەتی لە ڕەمەزانان ئەو جۆرە شتانە نەکەین چکۆمانە هەمووی کارەکاتە سەر کەمبوونەوەی ئەجر و پاداشتی ئەو ڕۆژوە و بەڕاستی هەندێک کەسی شەیە ئەگەر تۆ تۆزی هەست و شعورت هەبێ پێشکەیت هەنی پێشکەیت سەمت کەسی خۆمێن فەقیر من بچم با ئارەزوی خۆم خواردنە دروستەکەم و دوایی عەرزیەکەم و کابرا کەسبێنە براکەمە بینم کەسەکەمە بینم چی پێ بڵم وەڵا کاگە تۆ هەموو خواردنە چی بڵاوەکەیتەوە یا با ئێمە بانکەدایە یا مەسەن ئەوە یعنی بۆچی تووشی ئەوانە بین بۆیە زۆر پێویستە ڕاگرتنی شعوری یەکتر حتا ڕاگرتنی شعوری هەموو خەڵک مسلمان و غیری مسلمان تۆ کابرایەکی بە ڕۆژوێ فێری ئەدەب بی فێری عیلم بی
فێری ڕەوش بی و منافەسەی لە شتی خراپە پیشان نەدەی لە شەڕ جوێن و لە عەرزی خواردن و لە دەمەدەمە و لە کۆمەڵە شتا نەخێ هەوڵ بە دایمەن مەرجعێکی چاک بی بۆ خەڵک کە خەڵک فێری ئەوە بکەی خەڵک فێری قەناعەت کەی خەڵک فێری شکوربژێری کەی خەڵک فێری بە پێم شتانە بەڵام تۆ ئەمانەیەکی خەڵک هارەکەی کاتە خەڵکی جوێنێ پێدا سوکن دەکەن سەبیێن تو سێمە ناکەی تا دوێنێ دوو فرسی نەبوو ئەمڕۆ تیکێنانی نەبوو ئەمڕۆ دوو فرسی هەیە پۆزدایانە و ئەمە چییە بڵاوەکەنەوە خۆی و مناڵی و کەسی ومانە یعنی دەستخۆشی لێ ناکرێ بەی جۆر دەستخۆشی لێ ناکرێ سەر باشە دکتۆرن جا ئەوەنەی کە ئەبینین لەوەی کە دەقە ئاینیەکان بە تایبەتی مسلمانە بینین لەوەی کە هەرچ دەقێکی ئاینیە بێت سەبارەت بەوەی لەوەی کە کۆمەلگایەکی زۆر تەندروست پەیڕۆ بکرێت ئەبینین ئەو دەقاینیانێکی هەر سەبارەت بە ڕۆژوو کە ئەگیرن لەلایەنە تەندروستەکەی وکەمە زۆربەی کات پزیشکە پسپۆڕەکان ئاماژە بەواکەن لەوەی کە پێویستە ئەو خۆراکانی کێمە ئەیخۆین چۆن بێت نابێ بڕێکی زۆر بێت کەمانە هەمووی ئەگەڕێتەوە کە لەناو ئاینی پیرۆزی ئیسلامیشە هەمیشە ئاماژە بەوە کراوە و سەبارەت بەوەی لەوەی کە ئێمە تەداخلی کەسانی دیکە نەکەین زۆر پەیوەندیمانەبێت بەڵام هەندێک جارێ ئەو کەسانە کە ئەوێت ئەو خواردنی ئامادەیە کەوەکو بەڕێست ئاماژەت پێکە بوونە پەرداخێک برنج بۆ خێزانەکەی ئەو بەسە بەڵام ئەبینی لە چواردەورەکەی لە ماڵی خوشکەکە یاخود لە ماڵی خزمەکان یاڵێ بەخوا کەسێکی ڕەزیلە تەنانەت ئەوەندەش ئامادە ناکە کە خێزانەکەی خۆی تێریشی پێ بخوات ئەمە تەنانەت چی ئەوەندە ئامادە ئەکا کە فڕەی نەیات ئەگەر ئەو بە بەرنامەوە هەر دایکێک هەر خوشکێک هەر پیاوێکیش خۆشتر نییە هەر دایک و خوشک خواردن دروستکەن هەیە پیاوە لە ماڵە نان دروستەکە یا کۆمەڵی هاوڕێن کۆمەڵە فەرمانبەرن کۆمەڵە مامۆستان پێکەوەن خواردن دروستەکەن زۆر پێویستە بەرنامەت هەبێ و تەنزیمت هەبێ کە بەپێ ئەم بەرنامە و تەنزیمەیە کار بکەی زەرەر لە نیعمەتەکانی پەروەردگار نەدەی بە شێوەیەکی وا کە خواردن ئەوەندە دروست بکەی کە نەمێنێتەوە و بەشی ئەوەش بکات تێری پێ بخۆنێت سەمەسەنە زۆر جاریش خواردن دروست دەکەن کەمە ئەوەش دروست نییە بەخیلیش دروست نییە بە هیچ جۆرێ یعنی تۆ بەخیل بی ئەفدانەیە زۆر پێڵە کەیبانی و ماڵە بێ بەخیل بێ حەز ناکە خواردن زۆر دروستکە یا مەسە هەیە مێردەکەی هاوسەرەکەی بەخیلە حەز ناکە بەڵام ئەبێ مڕاعەتەوە بکرێن ئەوەندە دروست بکرێت کە ئەو کۆم ئەو خانەوادەی تێری پێ بخوا و دوای ئەوە نمێنێتەوە فڕێ بدرێ و ئەوەش دروست نەکرێ خڵانەخە کەم بێ ئەنجام بەنسبەت تەندروستیەوە تەندروستی یەک فەرموودەمان هەیە بەڕاستی ئەم فەرموودەی هەر کەسێک کاری پێ بکە و بەڕاستی کاری پێ بکە نەخۆشی نابینێ قەت نەخۆش ناکەوێت بەڵام بەڕاستی کاری پێ بکە فەرموودەکە چییە؟ بە تایبەتی لەم ڕەمەزانەیە کە ئێستا ڕەمەزانمانکردن بە مانگی خواردن بە مانگی شیرینی بە مانگی میوە بە مانگی یعنی لە مزگەوتەکانە شتە خۆین لە ناو ماڵە شتە خۆین کورە لە سیارەکایی خۆین کورە دوایێنێ لە تەراوی دیسانە هەرە خۆین والله هەتا ئەخەوین هەرە خۆین ئەنجام دەی خوایە چۆن پارچەیش خەبەرمان بێتەوە ئەوەی تری تێ ئەکەین کاتێک زای تووسی چۆن ئەڵێ ئیمتیلا ینی ئەوە ئەبێت تووشی نەخۆشیە یا سەحەتت تێگەلا و لەزەت نابینی لە هەڵس و کەوت و ژیانی خۆت و بگرە لە ڕۆژۆکەیش جا ئەم فەرموودەیە هەیە زۆر گەورەیە زۆر پیرۆزە و یاسایەکی تەندروستی بەهێزە فەرموودەکەی ژەوەتانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ نحن قوم لا نأكل حتى نجوع فإذا أكلنا لا نشبع يعني لما قالكين نام ناخذ تا برسيمان نبي يعني من يهرب بخوشي لما أخوم ولا أخوم برسيش مني بس أنا أخوم بس برسيمني میوە زۆر خۆم و برسیم نییە چەرەساد دەخۆم برسیم نییە شیرینیە خۆم نەخێر تۆ ئەگەر ئەمە ئیشی پێ بکەی بەس لە برسێتیا شت بخۆین لە برسێتیا فعلا تۆ برسیتە تا ئەو برسێتیە بە خواردن پڕەکەیتەوە یا بە شیرین یا بە هەر شتێ بێ بەس لە برسێتیا نان بخۆ یا شیرین هەر شتێک ئەخۆی بیخۆ بەڵام لەگەڵەوەیشە ئەمە جێبەجێکی کە برسی بێ نان بخۆی و فەرمێ فەئیذا ئەکەلنا لا نەشبع و هەر کاتێک ئێمە نانمان خوات تێر ناخۆین ناچین تێر بخۆین ئەوەنەی تێ بکەین ئەڵێم مەجالی هەناسە نەمێنێ لەناو مەعیدەی ئینسانە ئەگە ئەمە جێبەجێ بکە یعنی بەشی برسێتێکە تۆزێک ما بێتەوە ئەو کاتە تۆ دایمە لەشە ساخە بەڵام هەر تۆ هەر تەیەکی ئێتە ئەکەویت تووشی زەختە بی تووشی شەکرە بی تووشی نەخۆشیە بی ئەنجام دوای تووشی قەڵەویە بی بە تایبەتی شەوانە
يعني أما إسلام زور جرينجيا وبا تندرسي إنسان واجب لسر من أم لا شيء خم بارزم ببارزم نابي بيلم نخوش كوي نابي بيلم زلالي بيبكي نابي بيلم نراحت به چونك لروجي قيامتها بالبرسيان برامبر خم بالبرسيان برامبر خم هر پیش بەڕێزت دکتور سیامان لێرە بوو بەڕێزیان باسیەکە لەسەر قەڵای و کێشەی قەڵی هەر وتەکەی بەڕێستی ئەو لەلایەنە زانستیەوە باس کرد کە ئەوەی کە تۆزێک برسی بمێنیتەوە ئەوەیەکێک لە ڕێگەکانەکەواتەندروستبین بەڵێ جا وەکو دووە پرسیاری من لە بەڕێزت ئێمە ئێستا ئەبینین لە ماڵەکانە بڕێکی زۆر خواردن فیڕۆ ئەندێت بەڵام هەر باشە ئەڵی ژەمێکی ترگەرمیەکەمەوە مناڵەکان دواتر برسیانە بێت ئەی خۆی بەڵام ئێمە لە ڕستورانەکانە ئەیبینین کە دکتور حەسەن بەداخەوە بڕێکی زۆری خواردن ئەهێنێت هەنێک لەو شلانە هەنێک لەو خواردنانە هەر دەستی بۆ نابرێت ئەمانە دواتر هەر ڕێکەکەنە سەڵی خۆڵەکەوە ئەمە تا چەند گرنگە لەم مانگە پیرۆزیە لەو شوێنانەشە ئاگامان لێبێت خواردن فڕێ نەدرێت بۆ نمونە شلەکان هێنا با کەوچکێ کەمتر بێت ئەوەی کە مایەوە بۆ نمونە فڕێ نەیەن بیان بە کەسێکە ئەو بەشە پاکەکەی کە پێویستی پێەیە بە خواردن یان ئەگەر ئەبینین دەستی خواردووە بدرێ بە ئاژەڵان طبعا لا مولكان ولا ريستوران كان ولا اوتيل كان كارثات زور جانيما رمضان كدعوه دكرين مو ام اوتيل جوراني يا مطعم جوراني ناوش سليماني هذا سليماني سلكي خوارني كي بشمار ده انواع شلا انواع برنج انواع جوشت نايش خوره دواي كار گزارك يا او براي كلي ايجكا يهمي كوكاتو حلق هذا سشتغو فريا والله الشرع امتها امبارح تاوان بارا أشد بابي فساده. پیغمبر صلی الله علیه و سلم إلى فرموده که فرمیم خزانه کی خزانه کانی پیغمبری خوا میمونه ناو. دنک هنار کوتبو هنار دنک هنار کوتبو هلی گرتوا خواردی. فرمیان او اما چی بو فرمی ابي او دنك هنارم بويا هل گرتوا هلم نگرتاوا إنه من الفساد أشد بابي فساد يعني جندلي. خو ما هالجندلي بس يموتشاكن. وش قندلية تأهم خوارنا فري أدي أهم خوارنا مزرر أدي والله تاون بارن زور تاون بارن مطعم مكان رستوران تكان أوانيك متعبتي كقربالخ وجورن ودرجيك ودرجونا زاب شني فينا أمانة أما أبي أو خواردنا أجنيش خرا إلا بكاري بينه وكسان تريابو أهجلت النام يفري بدن شون كأبيته هو كفري نعمت متى كفري نعمت براسي بهي جورك دروزنية يعني شلكات دسيبونا براو الرجة بخوان زوجة قوش تجيش دسيبونا الرجة أنواع برنج ونازم شدة أشي همي كانوا حاكم بياك بقتو سعدي وما هموش أقول تكلي كانوا لا يشوف فريدا أما خوي جورا إجريته لما أو إهانة براس أوي كألم بركتنا معه أوي شو كم قدري أخواننا نازاني بولا بالمان شو صالي إنه كان خوان ما مو بوك وشكيك برنج خوان ما مو بكيلوية شلطوق خوان ما مو بكيلوية جنم كل بربع كيلوية شكل بولا بالمان شو استاك هاي شكر بجيربين بفيروين دي وإسراف كدنا حد دروزني بهي جورة متعبتي كخوي مسلمان زانه كده حتى كمسلمان يجي بيكون بشر شو بشر أخو بخوارنا أجي لو والله تانا يعني أول شيء باشروكش استفادة ليه كانوا إلا بكاري إنه بيز به خواردن به هالشيء به يا أو خوارد نشتي جاران أتشون لزول لا دكانة شوينا كبو برزايب لهموش تكان لي فريق دراب يعني سليون كان بيود زوجة كخوارنا جملا لي أجل وصقو بشيلو تيرو طيرو أمانة هموي أتشون لي أنا خوارد السلام مطعم الجورانا أكيد السعري كيزمرو فريدري يعني أو تامبارا أو كسكة أو جورة كسانة أو إشانة يعني أبي ورياي أو تاوانبن أو هم خوارنا بزايات ما سو بارجي خوي ولا جري بالله ملبلا يعني تروزر لا بتوهي بلا زور سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ ئێوەش دەستێوەش خۆش بێ پێم خۆشە زوو لە پارشێویشە بەرنامەیەکی ئاوا بکەن بۆی خەڵک تۆزێ بە ئاگا بێ چونکە بەڕاستی ئێستا ڕەمەزان لای ئێمە یعنی خواردن ئەمەش پرۆگرامێکی تایبەتمان هەیە لە پاشەوە بە ناوی ستایشی ڕەمەزانەوە کە تایبەتە بە پاشە و بە ڕەمەزان هەر ئەمەکان مامۆستا شیروان یەکێک لەو کەسانەی کە بەشدارە لە بەرنامەکە لە لامان میوانە لە بەشی کۆتاییە زۆر سپاس بۆ بەڕێزت بە هیوای هەمووان
ئیشەڵڵا وتەکانی بەڕێزت بەکار بهێنن بۆەوەی کە هەم خۆمان ئیشەڵڵا ڕەمەزانێکی بەبەرەکەت بەڕێ بکەین هەم کەسانێک لە دەور و زۆر سپاس دووبارە زۆر سپاس خۆش بێ سپاس بۆ ئێمە ممنون